ئەو ڕۆمانگەک تێدەپەڕی بەسەر کۆمەڵکوژی لالەزار یان ئەو شێوە مامەڵەی لە لالەزار لە شەی 21 ڕوویدا کە هیچ کەمتر نییە لە هەکاری، هیچ کەمتر نییە لە کوشتنی ئەوە پشتاشان و قڕناقا یەکێتی لە 50 کادیری پێشمەرگ چەکداری پارتی لە ڕانیا لە 70 کادیری پەکەکە لە هەولێر کۆمیتەی مەسیف سوورچیەکان باشەکە لەو درێژەیە بە هیچ ڕەش نابتەوە. دوو ئەوەی پاڤل و قوبات و یەکێتی کردیان پاڤل و قوبات یەکێتی نمایە لە سلێمانی کردیان بەریتانیا لە بیستەکان نەیکردیە بڕوا بکە یعنی شتێکی زۆر شاز بوو لەوەش خەتەرتێر بەداخەوە بەهۆی ئەو ئێرهابە و زائیدەن حزبی کوردی و مسەقەفی کورد لە ئاست ئەو ڕووداوە زۆر بێمەوقیف بوو. هەندێک پاسای وەڵامە دەکەوینە سەنگەری لاهور و نازام کاچی خۆم ئەو شتانە وەکو ئەوی غەزە و هەزار جار گوتمان خەڵک کەس دیفاع لە حەماس ناکە دژی ئەرهابە برسیکردنی خەڵکی غەزە و دیشی کوشتنی خەڵکی سفیلە. ئێمەش لەو ڕوانگەوە کردمان بەداخەوە فەرهەنگی ڕۆشنبیری و مافی مرۆڤ و ئازادی بیرروڕا زۆر لاوازە زۆر لاوازە. خاڵش کەش بڵێم کاکت واز بێن هەموو ڕۆژە میدیای کوردی خەریکی لاهور کاکە لاهور بەریتانیەکانی لە پشتە بڕوان پێ بکەن من دەتوانم یەک جوملە فڕێ بدەم. ئەو پاڤلە ڕۆحی لەوەی دەرچوە ئێستا لە زیندان لاهور شتە چی دەبێ بیکوشن ئەزان دڵنیا بن لە بەریتانیەکان من دەتوانم بە گشتی قسە بکەم بەریتانیەکان ئەوەی بکەن ئەمر قەبزی لە پاڤل دەربکەن بڵێن کاکە هاوڵاتیی ئەمریکی کوشت بەریتانی کوشت ئێتە دەبی لە سلێمانی بسوڕێتەوە بۆیە خەم لە لاهور پاڤل مەخۆن بلاهور مەخۆن خەم لەو خەڵکانەی خۆن کە 56 کەس من مسڕم دووبارە لەسەری لە دوو سەرچاوی غەیرە کوردی دوێنە شێشتا جێ لە سەری و پەنجایە باشە ئیتر خەڵکە پێیان دەڵێن دیلن چاویان لەوەیە بڕوا بکەم بەس لە بنایەکەی عومەر بۆسکانیە ئۆسکار 20 کەس شەهید بووە 20 کەس کوژرایە بەس لەوێندەر ئەو تەرمەی سوستایە تا ئێستاش کەس ناوێری من دوێنە ژماری برایەتەیم ناوێرم بەڕاستی بچم بدەمە بنەماڵەکەی قەزدم لەسەدی کاکە بە قسە خۆشە تووسی بڵێ ئەوەت کوژرایە یەکێتیش زیاتر ماتەڵە دەکات بەهەرحاڵ کارە ساتێک ڕوویدا. بەڕێزان دوایین شت ئەوە بڵێم ئەوە بەڵە بزەی دەوری زۆر خراپە ئێستاکە زۆر خراپە وا بەڵە بزەی ئەوڕۆ بەر لەوەیەوە گوتیان پێی بڵێ یار پێی بڵێ لە ئەزیزەکەی سلێمانی ئەزیزە و مەلابسە چیە ئەوەی سلێمانی سێ کوڕە فەقیرت لە ئەوەی هەفتەی شوبات ئەوە کرد گوت فڵاوانە کوڕە فەقیر ئەوە بوون و هەوڵیاندا لە سزن هەبێ بێویژدان یەکەچیان شوان بوو ئەوەت کرد و ئێستاش سامانی عاجیفایقمان 25 دەفتەر وەردەگری بەس نەفت هاوڕێیان بەرنامەی خراپی هێشتا نێچێتی دەستە بەهەرحاڵ کارە ساتێکی زۆر گەورەیە دەبێ هەمومان ئیدانەی بکەین لاپەڕەیەکی شەرمەزاری ئەو کات بەرەکەی تریش خەوڵیدا